31 ساڵ بە لە ئێستا دەستی باڵگرتنەوەی مین کردووە. 7 گۆڕ بە ناویەوە هەیە لە عێراق و ئێران و یاباندا، وە خۆی دەڵێت 2,386,000 مینی هەڵگرتووەتەوە. دروشمی لە ناوبردننی مینی لە پێناو مرۆڤایەتیدا بەرز کردووەتەوە. ساڵی 89 بۆ کاتە بۆ سەدام حوسێن دەربەنی خان وتی ناوێت جارێکی فشێکی لە کوردستان بدەقێنێ. ترەوە کاتە من چوم لە ئێران دەوریان پێکردین لە گەیلان غەرب و ئەوازی یەکەم لەو کەسانە کە سەرکەوتوو بووم. من لەم کارە ئینسانەما کوڕێکی 7 ساڵانی خۆم لە دەستدا، برایەکەم شەهید بوو بە ناوی مختار و کوڕێکیشتمان هەر شەهید بوو ناوی بەمۆ بوو، برایەکیشم چایەک و قاچێکی لە دەستدا و خۆشم هەردوو قاچم لە دەستدا. من ئێستا 7 قەبرم هەیە، قەبرەکانیشم هی ئەوال لە ئەو شوێنانە، قەبرێکیانم لە پێنجێنە، قەبرێکیانم لە بەمۆیەکە قاسم کورتها، قەبرێکیانم لە تەبرێزە، قەبرێکیانم لە بیمارستانی مەحسێنە لە کرماشانە، قەبرێکم لە وڵاتی یابانە کە بردمیان بۆ ئەوێ، قەبرێکم لە هەڵەبجەیە، قەبرێکم لە سلێمانیە. هوشیار بیاوێڵەیی لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجەوە ئەرکی هەڵگرتنەوەی بۆمبە نەتەقیوەکان و هەزاران مینی شەڕی عێراق ئێرانی لە ئەستۆ گرتووە. لەو چوارچێوەیەشدا ژمارەیەک گوند و نەخۆشخانە و قوتابخانە بە ناویەوە ناونراون. ئێمە بۆمبی کیمیاویمان هەیە، تۆماهۆکمان هەیە، مەتۆلکەمان هەیە، ڕاجیمان هەیە، ڕاجمەی 12مان هەیە، ڕاجمەی بۆمبی چلیمان هەیە. ئێستا ئەبینن ئەمە بۆمبی کیمیاوی، ئەم بۆمبە زیینووە نەتەقیوەتەوە. ئەوەیش ئەم بۆمبە لەو بۆمبانەیە کە لە 1970 درا لە هەڵەبجە بۆمبی کیمیاویە زیندووە. ئەمە لە دەور و پشتی هەڵەبجە لە سنووری شاری هەڵەبجە و لە ناو جەرگەی هەڵەبجە لەمە نۆمان هەیە، نۆدانە. هەموو خەڵکی هەورامان. دەنگی ئەمریکا کاتێک سەرخاڵی ئامادەکردنی ئەم راپۆرتە بوو لەلایەن گوندێکەوە وشیار ئاگدار کرایەوە کە چەند مینێکی شەڕی عێراق ئێران لەسەر ڕێگاکەیاندا دەرکەوتوون. هاوڕێیەتی وشیارمان کرد بۆ گوندەکە و نزیک بە 11 مینی هەڵگرتەوە. ئاگادار کرام لەلایەن کاک نازم بەڕێزەوە، منیش هاتم بەدەمیوە هەروەکو هاوڵاتیانی ناوچەکانی کوردستانی تر چۆن ڕۆژان ئەچمە پێنجێن و تەوێڵە و بیارە و ئەچمە چوومەتە باشووری کەرک بۆ بۆمبی داعش. بەڵام بۆ ئێرەی بە هەمان مەبەست چونکە ناوچەیەکی گەشت و گوزارە و شوێنی هاتوشێ خۆشمە، ئەڵغامی دەبابەی لێیە، هی سیارەی لێیە، جۆرەکانی لێ، 3 گۆشەی لێ، 4 گۆشەی لێ، شتی مرەبعی لێ. لە ڕاستیە ئێمە وەکو کۆمەڵی گەنج کە خەریکی ئەم پرۆژەی ئاودێری ئەم نەمامانە بوون کە لە ڕێگەی شەقامی خەرپانی کارمانە کرد، خەریکی بەستنی مەحاویلە و کارەبا بووین. ئەم لوغمەمان بینی دەست بە من پەیوەندیم کرد بە کاگوشیارەوە بە تەلەفۆنی، بەسپاسەوە هات بە هانامانەوە و گەشتە سەر شوێنی ئەلغامەکە. دواتجار ئەو ڕۆژە تا ئەوەنی کە فریاکەوتە و بۆمبەی هەڵگرتەوە. لە شەڕەکانی داعشدا وشار لە هێڵی پێشەوەی هێرشەکانی پێشمەرگە بووە بۆ هەڵگرتنەوەی ئەو مینانەی کە لە ڕێگای پێشمەرگا لەلایەن داعشەوە دادەنران بەهۆی بە ئامانجگرتنیەوە لەلایەن ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژراوی داعشەوە بریندار دەبێت و ئێستاش زۆربەی کاتەکانی لە تەنیژ ئەو مینانەدا بەسەر دەبات کە هەڵی گرتوونەتەوە. ڕۆژانە ژوانەی وشیاری مین لە شوێنە گشتیەکاندا دەڵێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.